ولی بینران لسر باندوری و گرینگا کربنده آشتی و آسایش روشالات ناوین كل دوه که برای ودیشه و گرینگا توقیتا برای چونا وی کربندی بگم کنها دور دکومه که بابت و پرزگیری کن دجوارده در باز به حتی سر اصلی جهانی جی بگمان برس فرانسیسکو سالی سو جدازگه ایتالی بوله کلینین سیاست آن دولتی لدوه که گرمه برس فرانسیسکو دماتا باش به EDF konferansa demek da tekirin ku du zani ser asli cihane bu yekilay kirna Afrikan faktere heze de xwe gelek şerên dijwar hene rojane bi hezaran mirov têne kuştin û roşalata navîn jî di nav da kevata giringiya rêveçûna van cora korbandiyan gelû hûn ça dibînin. بە بڕوای من گفتوگۆکردن و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو کێشانەی کە کاریگەریان لەسەر ناوچەکە هەبووە ئەم دەست پێشخەرایانە تێکەڵکردنی ئەم دەست پێشخەرایانە وەک مێپس زۆر گرنگە لە کاتەکانی دیکە بە دڵنیاییەوە ئێستا ئاڵنگاریەکان گەورن بەڵام دەکرێت چارەسەر بکرێن هیچ نەبێت دەتوانێن بدەن لە سەری بزمارەکە و کێشەکان چارەسەر بکەن و ئامانجی خۆیان بە شێوەیەکی باش بپێکن و لە هەمان کاتیشدا ئەمە پەیامێکی بەهێزە کە ئەم هەرێمە دەینێرێت بۆ جیهان کە دەتوانێت وت لە توانایدا هەیە لەلایەکەوە با بڵێن گفتوگۆ لە نێوان لایەنەکاندا ڕێک بخات و هەروەها هەوڵ بدات بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمە توانای هەرێمی کوردستان دەردەخات بۆ ئەوەی بتوانێت ئەم دیدارانە ڕێک بخات بتوانێت ئەم سکۆڵ ئەم توێژەر و سکۆڵار و ئەم کەسانی بڕیاردەر و کەسانی گرنگ لەم دیدارەدا کۆ بکاتەوە پێکەوە ڕوبەڕوویان بکاتەوە گفتوگۆ بکەن و هەروەها هەوڵەکانی لە ڕێگەی دیبلۆماسی و لە ڕێگەی با بڵێن گفتوگۆ کێشەکان چارەسەر بکات ئەمە من پێم وایە بە تەواوی هۆکارێکی گرنگە هۆکارێکی جوانە کە ئێمە لێرە کۆبوونەتەوە من چەندین ساڵی تەمەنم لەم کۆڕبەندانەدا سەرف کردووە و من دەتوانم بڵێم ئەمە کارێکی زۆر باش دەبێت. کەواتە ئەف کۆربەندە چوارەم کۆربەندە کۆ لە باژارێ دووکە لە هەرێما کوردستانی تێتە بڕێوەبرن و تێدا 47 ناوەندên ئاکادمیên bi bandor serasî cîhanê beşdarin bi sedan kesatiyên berpisên bilandên siyasî û akademîsiyet û dîplomasî jî têda beşdarin. Kewata û bu herêma Kurdistanê gel û birêveçûna korbendeke wisa ku li herêma Kurdistanê daxwaza aştî û asayişê bu hemû rojhilata navîn tê kirin. Ku avxwe jî bêguman weke devereke ewleh di nava devereke tu jî agir da tu çi bînî gel û. بەڵێ بە دڵنیاییەوە وەک پێشتر ئاماژەم پێدا ئەمە نیشاندانێکی ڕوونە پەیامێکی ڕوونە کە ئەم هەرێمە کە بەشێکە لە عێراق دەتوانێت لە توانایدا هەیە هەوڵ دەدات بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕەخساندنی دایالۆگ و گفتوگۆ و چەندین کەسانی و کەسایەتی کۆ کردوونەتەوە لە چەندین وڵاتی جیاواز لێرە کۆیان دەکاتەوە هەوڵ دەدەن چ شتێک بکەن ئەوەی لە توانایاندا هەبێت بتوانن ئەنجامی بدەن پێشنیازی بکەن بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێت ئەو کێشانەی کە لە ناوچەکەدا هەیە و با بڵێن وردەکاری لە ڕووی لۆجستیەوە لە ڕووی هەر بابەتێکی دیکە بێت بیخەنە ڕوو ئەمەش زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق و بۆ تەواوی ناوچەکە.
بله وکیتا گوته هرما کردستان دی چارچوبه سیستم که فدرالی باشه که عراق بگمان پرسگیری رکار هنر رکارن دستوری هنر رکارن یاسایی هنر پیکفنی سیاسی هنر که پرسگیری که بین چهار سر کردن حکومت هرمی جبردان برف کاری خود نشانده کو آماده همو پرسگیری کان دیگل بغداد چهار سر که لگل یک جرام بغداد پابندی چهار سر یا کنکریتی وان پرسگیری کان به بنمونه اکر سرک وزیر عراق نیت که جدیه به آلیندن آستانگیان بود درست کن کواتا گلو تاچان گرینگه دچارچوبه وان قرباندان دا دیدگاه و نرین جدا جدا این کسین اکادمیسین میناته و چاره سریا بناراتیا پرزگیره کان بیتل برچاف گرتن. سیرکا ام قرباندانە لە ڕووی دیبلۆماسیەوە و گرنگن گفتوگۆ دەخاتە ڕوو ئەم قوربەندانەوە دەکات کە لایەنەکان پێکەوە گفتوگۆ بکەن و دەکرێت گرنگ بێت بۆ ئەوەی لە ڕووی بڵێن پەیوەندی دووقۆڵیەوە و پەیوەندیەکان زیاتر دەکات و ئەمە دەکرێت پێکەوە بە شێوازێکی دووقۆڵی کێشەکان چارەسەر بکرێت وەک دەزانن ئەم جۆرە کۆڕبەندانە بە زۆر گرنگن بە بڕوای من ئەمە با بڵێن هەلێکە بۆ ئەوەی کێشە گەورەکان چارەسەر بکرێن پێکەوە گفتوگۆ بکەن و ئەو کەسانەشی کە لێرە بەشدارن پێشنیاز بخەنە ڕوو و کێشەکانی نێوان هەردوو حکوومەت چارەسەر بکەن. ولس فرانسیسکۆ تۆل ئیتالیا هاتی مەبەستە منە بەحسێ ڕوولێ ئیتالیا بکەم ئیتالیا ئێکی شوان وڵاتان بووە کل سال 1991 لپال فرانسا و بریتانیا امریکا بریارا 688 دورا دجا فریم بو خلک کردستان درکری خلک کردستان جقتی عام پاراستیم ایتالیا دیگه قناغانده او ویگا ویجید گل بیت پشتوانی هرما کردستان کریه توی ناوا هرما کردستان توزانی خلک ویره چند آشتی خوازه چند حشاره سریا پرزگیری کان کرد و پیوندین ایتالیا گل هرما کردستان پیوندین گل کن بهزین که واتا افولاتین دوست تا چند گرینگه دوی پیواجوی بردام رو لیخوا ببینن داکو راش بیتا بنجی کرن مافین خلکی بینا دابین کرن من پێم وایە لەم پرسەدا ئیتالیا ڕۆڵێکی زۆر گرنگی گێراوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە وەکەوەی کە تۆ ئاماژەت پێدا ئیتالیا پەیوەندێکی و هاوبەشێکی زۆر گرنگ و دوور درێژی هەبووە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەو هەموو هەوڵانەی کە پێکەوە ئەنجام دراون لە سەقامگیرکردنی ئاشتی و ئەمنیەت لە ناوچەکە من باسی هێزەکانی هاوپەیمانان دەکەم کە سەربازانی ئیتالیا لە ڕیزی هاوپەیمانان لە ڕیزی سوپای هاوپەیمانانن پێکەوە هاوکارن لە دابینکردنی سەقامگیری و ئاسایش بۆ ناوچەکە و لە چەند ساڵی ڕابردوودا ئەو کاتێک کە بەشێک لە باکووری عێراق کەوتە ژێر دەستی داعش ئیتالیا یەکێک بوو لەو وڵاتانەی کە لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی هاوکاریەکی باشی هەرێمی کوردستانی کردووە هەر بۆ مەبەستەش هەرێمی کوردستان لە ڕووی وڵاتێکە کە خاوەن بەرژەوەندی گرنگە و ئیتالیا بەرژەوەندی هەیە لە هەرێمی کوردستان. بەڵێ بگومان دو قۆناغên cuda da serek wezîrên İtalya wezîrên derve û wezîrên bergiriye û mezine berpirsên İtalya seredana Herêma Kurdistanê kirine Serok Barzanî serokê hikûmeta Herêma Kurdistanê serokê Herêma Kurdistanê jî seredana İtalya kirine li ser astekê gupîtiya hatine pêşwazî kirin Papa jî seredana Herêma Kurdistanê kiriye ku li Vatikana jî li Romaya li İtalya tu zanî kewata ev peywendiyên bihêzdina beyna İtalya û Herêma Kurdistanê û li ser astê welatên Ewropa jî gel û taçan giringe pêtir bêne pêzkirin pêtir bi binefakter bû binecîkirina emn û asayişê li deverê. بەڵێ بەدڵنیاییەوە گرنگە چونکە ببوونی ئەم پەیوەندە دووخۆڵیانە هەردوو لە پێویستە نیازپاکی خۆیان نیشان بدەن کە پێکەوە هاوکار بن
و ئەو پەیوەندیانەی کە پێکەوە هەیان بووە لە ئیتالیا و هەرێمی کوردستانیش ئەمە ڕۆڵێکی زۆر گرنگ بووە کە پێکەوە گێڕاویانە و بەتایب ڕۆڵی ئیتالیا ڕۆڵێکی زۆر باشی گێڕاوە لە وڵاتەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش ڕۆڵێکی زۆر باشی گێڕاوە لە سەقامگیرکردنی ناوچەکە و هەموو ئەم پەیوەندە دووقڵیانە زۆر گرنگن بۆ ئەوەی پەیوەندەکان زیاتر بکرێن و گرنگ دەبن بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنە هاوبەشێکە لە نێوان هەردوو لادا هەیە بۆ ئەوەی استراتیژیەکە بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بێت وەکەوەی کە تۆ ئاماژەت پێدا سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەی ئیتالیا سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و هەروەها بەرپرسانی سیاسی و حکومی لە هەرێمی کوردستانیش سەردانی ئیتالیایان کردووە و ئەمە پەیوەندی زۆر گرنگ دەبێت بۆ سەقامگیرکردنی ناوچەکە. البرز فرانسیسکو سالیسو ji dezgehê İtalya bû lêkolînên siyaseta nêvdewletî tu gelê bixêratî bû dihokê û beşdariyeta di konferansan ku korbendê aştî û asayîşa Rojhilatê navîn da. Back next year. Thank you so much.